زیادەڕۆیکردنە سەر زەوی و مڵکی حکوومەت ڕوو لە هەڵکشانە سەرباری هەوڵەکانی لایەنە پەیوەنددارەکان بۆ ڕێگریکردن لێی کە زۆربەی زیادەڕۆیەکان بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوونە. ئەمە لە کاتێکدایە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی شارەوانی سلێمانی ئاشکرای کرد زیاتر لە 6,000 یەکەی نیشتەجێبوون زیاترە لە ژمارەی خێزان و دانیشتوانی سلێمانی. یەکەی نیشتەجێبوون بڕۆ لە دایرەی تاپۆ وەری بگرام بزانە چەند خانووی نیشتەجێبوون مسەجل هەیە زۆرترە لە عەدەدی خێزانەکان کە لە سلێمانی ئاژین یعنی 6,000 7,000 زیاد ئەمە لە هیچ قیاس و شتێکی وڵاتانان نییە. لە چەند ساڵی ڕابردوودا وەبەرهێنان لە ژمارەیەکی زۆر یەکەی نیشتەجێبوون داکرا بە شێوەیەک کە زیاترە لە ژمارەی خێزان لە سلێمانی. بەڕێوەبەری ئاماری سلێمانی دەڵێت نیشتەجێبوونی زیاتر لە 50,000 ئاوارە لە سلێمانی سەلمێنەری ئەوەیە کە ژمارەی کە نیشتەجێبووەکان زیاترە لە ژمارەی دانیشتوان و خێزانەکان. بۆمان دەرکەوت لە 2010 429,594 بینامان هەیە. ئەوەی بەکار هاتوو بوو لەو بینایانە 312,922 بینا بوو بۆ نیشتەجێبوون کەواتە لە ساڵی 2010 116,672 بینامان زیاتر بوو لە ژمارەی خێزانەکان. لە ساڵی 2011 بۆ خۆی و 11 و 12 و 13 تا نیوەی 14 بیناکردن بەردەوامی هەبوو. بۆیە بە پێی تەخمیناتی ئێمەش ئێستا زیاد لە 36,000 یەکەی نیشتەجێبوونمان زیاترە لە ژمارەی خێزانەکان کە پێویستیان پێیەتی و دلیل بۆ ئەوەش زیاد لە 50,000 خێزانی ئاوارە هاتوونە شارەکانی پارێزگای سلێمانی و خانوویان دەستکەوتوو بەکریان گرتووە. هەرچەندە ژمارەیەکی نیشتەجێبووەکان زیاترە بەڵام ئەوە ناگەیەنێت کە کرێکی لە سلێمانیدا نییە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرێتی ئاماری سلێمانی لە 12 خێزانی سلێمانی کرێچین و لە 7 تریش لەگەڵ باوانیان دەژین و کرێ نادەن و خاوەنی یەکی نیشتەجێبوونی خۆیان نین. هۆکاری ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە هەندێک خێزانی سلێمانی خاوەنی زیاتر لە 2 یەکی نیشتەجێبوون بۆیە تا ئێستا کرێکی بوونی هەیە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.